بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برایانی عزیز و خۆشەویستم، لە زنجیرە باسەکانمان لە ئادابە ئیسلامیەکان ئەمڕۆ باسی ئادابی دراوسێ ئەکەین. دراوسێ بەرامبەر بە دراوسێکەی. خۆشەویستەکانم، زۆر ئیسلام گرنگی بە دراوسێتی داوە و بە مافی دراوسێ داوە. من لێرەیە هەندێک ئاداب باسەکەم کە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین بەرامبەر بە دراوسێکانمان. ئادەبی یەکەم، بە هیچ شێوەیەک دروست نییە ئازاری دراوسێکەت بدەیت، بە هیچ شێوەیەک. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی با ڕێز لە دراوسێکەی بگرێت و ئازاری نەدا. هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی با ئازاری دراوسێکەی نەدا. هەر کەسێ ئازاری دراوسێکەی بدا بەڕاستی گوناحی گەورە و کەبیرەی ئەنجام داوە. لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ باسی ئافرەتێکیان بۆ کرد کە ئەو ئافرەتە نوێژێکی زۆری هەیە، ڕۆژوویەکی زۆری هەیە، سەدەقە و خێرێکی زۆری هەیە، بەڵام بەرامبەر بە دراوسێکەی خراپە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في النار، فەرمووی ئەو لە ئاگری جەهەنەمایە، لە ئاگری جەهەنەمایە. مادام ئازاری دراوسەکانیەدا لە ئاگری جەهەنەمایە. بەڵام باسی ئافرەتێکی تریان کرد کە جگە لە فەرزەکان، نوێژ و ڕۆژووی سونەت و سەدەقەی خێر، جگە لە زەکات، ئەوانەی زۆر نییە. بەڵام ئەم ئافرەتە بەرامبەر بە دراوسەکانی زۆر باشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە لە بەهەشتایە. کەوابوو ئازاردانی دراوسێ یەکێکە لە گوناحە گەورەکان و پێویستە ئینسانی مسلمان ئەو ئەدەبە لە خۆیان جێبەجێ بکات کە ئازاری دراوسێکەی نەدا. هەروەها یەکێکی تر لە ئەدەبەکانی مسلمان بەرامبەر بە دراوسێکەی ئەوەیە کە ئەبێت دراوسێکەی لێی تەئمین بێت. لێی تەئمین بێت کە تەعدا لە ماڵی ناکات، لێی تەئمین بێت کە تەعدا لە شەرەفی ناکات، لێی تەئمین بێت کە سڕ و نهێنەکانی هەڵناماڵێت. چەند خۆشە دراوسێ ئەو پەڕی دڵنیایی هەبێ لە دراوسێکەی. چەند خۆشە کاتێک تۆ لە ماڵ دەرئەچیت بۆ سەفەرێک ئەڕۆیی، بۆ عومرە، بۆ حەج، بۆ تجارەت، بۆ هەر سەفەرێکی تر، بە دراوسێکەت بڵێ ئاگات لە ماڵەکەم بێ. یعنی ئەو پەڕی متمانەیە. جا لە دراوسەی مسلمانە ئەبێ هەبێ ئەوە. ئەبێ دراوسەی مسلمان بەو شێوەیە بێ کە دراوسەکەی متمانەی ماڵ و شەرەف و هەموو کاروبارەکانی بکات، یعنی بتوانێ هەموو شتێکی پێ بسپێرێت. رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم ناچێتە بەهەشتەوە هەر کەسێک ئەگەر دراوسەکەی لێی دڵنیا نەبێ. سبحان الله. سێم ئەدەب کە پێویستە هەمان بێ بەرامبەر بە دراوسەکانمان، ئەبێ ڕێزیان لێ بگرین، ئەبێ احترامیان بگرین. زۆر گرنگە خۆشەویستەکانم، ئەو ڕێزگرتنە لە دراوسەکەت متمانەیەکی زیاتر دروستەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی با ڕێز لە دراوسەکەی بگرێت. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ با ئازاری دراوسەکەی نەدا. یەکێکی تر لەو ئەدەبانەی کە ئەمە ئەبێ هەمان بێ بەرامبەر بە دراوسەکانمان ئەوەیە گرنگیان پێ بدەین. گرنگیان پێ بدەین خۆشەویستەکانم، لە خۆشیەکانیانە بەشدار بین، لە ناخۆشیەکانیانە بەشدار بین، ئاگامان لە حاڵ و باریان هەبێ. پێویستە خۆشەویستەکانم، زۆر ضرورە. رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەندە جبریل عليه السلام وەسیەتی پێ کردن بەرامبەر بە دراوسێ باش بین، ئەوەندە وەسیەتی کرد حتا وامزانی لە جیاتی برا و کەسوکار دراوسێ ئەبێ بە میراتبەر. یعنی ئەوەندە باسی کرد، ئەوەندە وەسیەتی کرد حتا گومانی وان برد کە ئیتر لە ئیسەوەدا دراوسێ میراتی دراوسێکەیە بە. لە کاتی خێرکردنە بۆ نمونە تۆ خێرەکەی کاوڕێک سەرە بڕی ئەی بەخشیتەوە، یان ژن بۆ کوڕەکەت دێنی
هینێکەکەی نانێت دروستەکەی یان هەر کارێکی خێری تر با دراوسێکت یەکەم کەس بێ لەوانەی کە بەشدارن تایە زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەی ئەبا ذەڕ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی ئەبا ذەڕ ئەگەر خواردنێکت کرد تۆزی ئاوی زۆر بکە بەشی دراوسێکت بنێرە. ئەگەر خواردنێکت دروست کرد تۆزی ئاوی زیاد بکە و بەشی دراوسێکت بنێرە. ئەم کاساوسێ زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە بۆ دروستکردنی مەحەبەت لە بین دراوسێکانە. پاراستنی شەرەف و ناموس و ئەسرار و نهێنەکانی دراوسێ. خۆشە براینە ئێمە کاتێک کەسێ باسی دراوسێکەمانی کرد وتی وایە تۆ یەکسەر دیفاعی لێ بکەی بڵێی درۆیە، حتا ئەگەر شتێک تیش لێی بینی ئەگەر نوقسانیەک تیش لیان بینی تۆ دیفاعیان لێ بکەی. تۆ ئەگەر ئەو نوقسانیە لە کوڕەکەی خۆت ببینی دیفاع ناکەی، ئەگەر لە براکەی خۆت ببینی دیفاعی لێ ناکەی، یعنی نایپارێزی نایشاریتەوە ستری ناکەی. کاتە دراوسێکەتی شەر وەک برا و کەسەکەت وایە ئەبێ ستری بکەی، ئەبێ دایپۆشی، ئەبێ کەم و کورتەکانی باس نەکەی لای خەڵ، نابێت تۆ بڕۆیت فو بکەیتە بووقا هەرچی عیب و نوقسانی دراوسێکەت لای خەڵ باسی بکەی، نابێت. بۆیە دراوسێ زۆر زۆر گرنگە ئینسان سومعەتی دراوسێکەی بپارێزێ، ناموسیان بپارێزێ، ماڵیان بپارێزێ. تەسەوورەکەن دراوسێ هەیە لە حەسادەتا ڕوا زەرەر بە سەیارەی دراوسەکە یەگەێنێ. ئەمە کارەساتە بەڕاستی، ئەمە کارەساتە. طبعا دراوسێ لە ئیسلامە خۆشەویستەکانم ئەگۆڕێت تعریفێکی تایبەتی نیە. هەنێ کەسە ئێڵێ دراوسێ حەوت ماڵ ئەملا و حەوت ماڵ ئەولا، حەوت ماڵ پێش و حەوت ماڵ دووە. وانییە دراوسێتی لە ئیسلامە معناکەی لەوە فراوانترە. خەڵکی ئەم گەڕەکە گشتی دراوسێتێک، خەڵکی ئەم مزگەوتە هەمووی زیاتر لە یەک نزیکترە بنەوە. ئەوەی لە کۆڵانەکە تا زیاتر حەقی بەسەر تۆیە، ئەوەی دەستی ڕاست حەقی زیاترە لە دەستی چەپت. یعنی حەقەکان بەو شێوازەتانی خۆشەویستەکان نزیکتر زیاتر حەقی هەیە بەسەرتەوە. خێکی لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من قاپێکی خواردن ئەمەوێ بدەم بە یەکێ لە دراوسەکانم، بیدەم بە کامیان؟ پێغەمبەری خوا فەرمووی کامیان دەرگاکەی نزیکترە بیدە بەوە. ئەی ئەگەر دوو ماڵ بوو یەکێ لەم لاتۆ یەکێ لەو لاتۆ هەردوویان دەرگاکان نزیک بوو لێتەوە، دەسە ڕاست ئەو لاترە تا دەستی چەپ. ئیتر بەو شێوازە. کاساوسێ هەدیەی دراوسێ قەت بەکەم مەزانن، با کەمیش بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەی ژنانی مسلمان شتی دراوسەکەت بەکەم مەزانە، حتا ئەگەر سمی حیوانێک بێ کرد بێتە ناو شۆربایەکە بۆ تێهێنا بەکەمی مەزانە. سمی حیوان نەزانن چییە؟ خەڵکی سموو دەبێ گشتی بیزانێت، چونکە ئێمە هەموومان عەشایەرین. سمی حیوانێ بکەیتە ناو شۆربایە بۆ تێهێنا بەکەمی مەزانە، بڵێ ئەمە چییە بێسقانە، ئەمە چیە؟ نانانە بەکەمی مەزانە. هی دراوسێ تامێ تایبەتی هەیە. من جاری وا هەبووە شتێکیان هێناوە دراوسێکە باوەڕەکەی تامەکەی زۆر خۆشیش نەبووە. طبعا بەعام دراوسێ شتی خۆشە، بەس جار وا هاوردیانە لەبەر خاتر ئەوەی مناڵەکان لە ماڵەوە فێر ببن ڕێز لە شتی دراوسێ بگرن. تایبەت دانیشتمە کەسیان نەیان خواردووە، تایبەت دانیشتمە هی دراوسێکم خواردووە. ئینەکەی خۆمانیش خۆشتر بووە و دڵیشم زیاتر لەسەری بووە، بەس بۆ ئەوەی بیکەم بە دەرسێک بۆ ماڵ و مناڵ کە بزانن شتی دراوسێ تایبەتە. وەڵام ئاگاتان لێبێ ئەوەنە وەسفی شتی دراوسێش مەدەنەوە لای ژنەکانتانە، دوای غیراکەم ژن بەعام غیراکە. ئەڵێ کابرا ئەوەنە وەسفی شتی دراوسەکانی دایەوە، یعنی هەروەتی بەخوا هەموو جارێک ماڵی دراوسەکەی ژنی دراوسەکان شتی بێنایت بەخوا خۆشە، بەخوا بەتامە. ئیتر ئەوەنە وەسفی دا بۆیەوە ژنەکەی دەستی غیرەی کردو بەڵام نەیشیوت بوو، یعنی دەری نەخست بوو. دوای لە ژێرەوە خەبەری ناردوو بوو ئیتر بڵێن با ئیترەوە نەشنێرێ بۆمان، بەخوا هەموو جارێ پیاوەکەم کە ئەیتێرن ئێجا فڕیدان زۆر بێتامە، ئیتر بۆ خۆی ژنەکە فەقیرەتر نەیاورد. ئەوەنەش ژن تۆزە غیرەی هەیە، بەڵام ئەژە بۆی نەقی من بەینەکەی من ناڵێ خۆشە، بۆی نەقی ئەوە ناڵێ خۆشە. بەڵام ئاگاتان لە ئەوە بێت تۆزە زیا وەسفی مەدەنەوە، بەڵام ڕێزی لێ بگرن و بە خێزان و مناڵەکان تیش بڵێ تیان گێنە، تیان بڵێ بۆیە من ئەڵێم خۆشە لەبەر ئەوەی ئەمە هی دراوسێ، ئەمە مبارەکە، ئەمە پێغەمبەر وەسیەتی پێ کردووە صلی الله عليه وسلم. قەت منعی دراوسێکەت مەکە شتێک لە شتەکانی تۆ بەکاربێنێ. بۆ نمونە دیوارێکا لە بەیتانە لەگەڵ ماڵ دراوسێکەتە، خەی چێکە بە ماڵی دراوسێکەت ئیسفادە لە دیوارەکەی تۆ بکەن، چییە یعنی؟ یعنی بۆ هەندێک شت ئیسفادەی لێ بکەن.
يا مثلا هر شتێک شت هەیە زۆر مثلا دراوسێ داوای دەڕنەفیزیەکەکات داوای پلایسیەکەکات داوای سکول ئەسپانیەکەکە داوای بۆ نمونە داوای میوانیان تێ ئەوەنە هینی چاییان نییە لە ماڵەوە پیاڵەیان نییە لە ماڵەوە بەشی میوانەکان بکات دیێ داوا لە تۆکە قەیچەکە بیدەیت بەڵام لە هەمان کاتە ئاگامان لێ بێ شتی دراوسێمان هێنا ئەبێ بیگەڕێنینەوە کابرایە وتی مامۆسا تۆ هەموو جارێ هەروە هەر ئەڵێی کاکە منعی مەکەن وەڵڵی مامۆسا من مانگ نییە شت نەکڕم هەموو جارێ ماڵی دراوسێکەمان تێن داوایەکەن ئەیبەنتە نایکردن وام پێ هاتیە تااقەتم نەما بیدەم پێ تو خوا برای نەبا نەبینە سەبەبەوەی کە خەڵک خێر نەکە بۆ کارەکە ئەگرێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر تو قەرزت هێناوە نەیدەیتەوە مشکلەیەکی زۆر گەورەیە بەڕاستی لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ دراوسێکەتیش پێت خۆش بێ دائما ئەمە بکە مەقیاسێک ئیمانت تەواو نییە حتا ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ دراوسێکەش پێت خۆش بێت خۆت بوویتە تەخاوەن سیارە حەز کە دراوسێکەتیش بێتە خاوەن سیارە بوویتە تەخاوەن پارچە زەویەکی زیادە حەز کە دراوسێکەتیش ببێتە خاوەن پارچە زەویەکی زیادە دائما ئەوەی بۆ خۆت پێت خۆشە یعنی لە دڵەوە ئەگەر تا ئێسەی شوانە بوویتە هەوڵ بدە وابە چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئیمانتان تەواو نییە هەتا وانە بن ئیتر بیکەرە میزان بیرکەرەوە بزانم دراوسەکەی ئەم لامان ئایا من حەزەکەم ئەوەی بۆ خۆم بێت لە خێر و چاکە بۆ ئەویش بێت ئەوەی لە شەڕ و چاک خراپە کە حەزەکەم بۆ خۆم نەبێ حەزیشەکەم بۆ ئەو نەبێ ئەگەر وا بم معنای وایە ئیماندارێکی تەواوم ئەگەر وانە بم معنای وایە من ئیمانەکەم تەواو نییە دەی برایە واللهی خەڵکم بینیوە حاجیە خەڵکم بینیوە ئەهلی مزگەوتە خەڵکم بینیوە ڕۆژوو ئەگرێ خەڵکم بینیوە مسابقەی ئیمامەکە بەڵام بەداخەوە منافەسەی برای خۆی شێت برای خۆی واللهی خەڵکم بینیوە تێتی بۆ براکەم سیارەکەی ئاوایە و منیشە بە سیارەی وا بکڕم کەنە خاتر خوا کورە براینە خوا دایەتی ئەو ئینشاء الله دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا بۆ ئەو زیادیکەی پێغەمبەر فەرمێ مەلائیکەکان دوعاکەن یا ڕەبی ئەڵێن یا ڕەبی بۆ خۆشی خۆتیش بەرەکەتت تێکەوێ بەڵام ئەگەر تۆ حەسادەت بەو ببەی منافەسەی بکە هیچ بەرەکەت لە ماڵ و مناڵتە نامێنێ کابرایەکەی وت بۆ فڵانە کەسی برام کوڕەکانی چاکە ئەی بۆ من کوڕەکانم خراو بێ ئەی بۆ من کوڕەکانم خراپ بێ فڵانە کەس خوا دایە پێ کوڕەکانی باشە لەوانەیە خۆی هەوڵی زۆر دابێ ژنەکەی هەوڵی زۆر دابێ بۆ کوڕەکانی چاک بێ تۆ ئیهمالی مناڵەکانت کردووە مناڵەکانت خراپ دەبێت چوو داواکەم خۆی پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات وەمان پێ بکات بتوانین ئەمانە جێبەجێ بکەین ئینشاء الله ئەم ڕێنمایانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم